بەڵێ دۆسی یەکەمی کاتژمێر 18 تایبەتە بە مین و پاشماوەکانی جەنگ بە تایبەتی لە هەرێمی کوردستان تا چەندە حکوومەت هەرێمی کوردستان توانیوێتی ئەو ڕووبەرەی کە بە مین داچێنراوە لە دوای ئەو حکوومەتێک لە دوایەکانی عراق و شەڕی داعشیش بەم دوایانە پاکی بکاتەوە و مەترسیەکانی لەسەر هەرێمی کوردستان ئێستا ئایا ماوە چەندە لەگەڵ میوانەکەم قسە دەکەم بەڕێز نیازی یەرگوشی جێگیری سەرۆکی دەستگای مین لە هەرێمی کوردستان لێرە لەگەڵما زۆر بەخێر بێ. ئەبا سەرەتا لەوە بپرسم کە ئایا پاشماوەکانی جەنگ و بوونی مین لە ڕووبەری خاکی هەرێمی کوردستان ئێستاش هەمان مەترسیە کە ساڵانی ڕابردوو هەبوو؟ سپاس گوڵبەخان بۆ ئەم دەرفەتە. بەڵێ بە تەکید هەمان مەترسیە و زیاتریشە لەبەرەوەی ئێمە باسی مەساحەیەک ڕووبەرێک دەکەین کە زیاترە لە 200 کیلومتری دووجا و ئەم با بڵێن ئەم ڕووبەرەت دابەژوە بەسەر پارێزگەکانی هەرێم و لە ناوچە شاخەویەکانە. ئەم ناوچانەش بە تاکید زۆر زەحمەتن بۆ کارکردن لێیان و کاتێکی زۆرتریان دەوێت و پاڵپشتێکی دارایی زۆرتریشی دەوێت. مەترسیەکانی بۆ سەر خەڵکی گوند گەڵک زۆرە، ئەوانەی ئێستاش زۆر گوندانە کە ئاوادان ناکردنەوەی لەبەر هۆی بوونی مین یاخود ڕێگرن لەبەر ئەنجامدانی چەند پرۆژەی خزمەتگوزاری. ئەو ناوچانە کوێن زیاتر کە مەترسی مین ئێستا تێدا بەردەوامە؟ قەزا و ناحیە و ناوچەکان زیاتر لە سنووریەکانە بە طبیعەتی حال و بۆ نمونە لە پێنجوێن لە شار باژێر طبعاً لە سلێمانی بە یەکەم شوێن دادن کە مینی زۆرترین مینی تێدایە لە هەرێمی کوردستان لە ببورە لە چۆمان لە سۆران لە دهۆکیش ئامێدی ئەوانە زیاترین ژمارەی مینیان تێدا چێندراون. باشە تا ئێستا چەندە لەو ڕووبەرەی کە ئاماژەت پێکرد لە هەرێمی کوردستان پاکراوەتەوە لە مین لەو پاشماوە جەنگیانەی کە هەیە؟ ئەمە وەختی خۆی لە 2004 و 2006 ڕووپێوێک ئەنجام درا کە مصدقە لەلایەن وڵاتانی دەرەوەش با بڵێن بەپێی ئەم ڕووپێوە 776 کیلومتری دووجا هەروەکو لە راپۆرتەکەش هاتووە دیار کراوە کە جێ مەترسین یعنی مین و تەقەمەنی لێە. لەو مەساحەیە ئێمە توانیمانە زیاتر لە 500 کیلومتر خایم بکەینەوە، یعنی ئەوەی ئێستا کەماوە بڵێم 200 کیلومتری دووجا زیاترە کە هێشتا مەترسیە لەسەر هاوڵاتی نیشتیمانی. زۆر باشە. ئەمانە هەرێمی کوردستان بە خۆی لە ئەستۆ دەگرێت یا حکوومەتی عێراق هاوکاری دەکات یا هاوپەیمانان؟ ئایا چۆن هاوکاری حکوومەتی هەرێم دەکرێت بۆم پرسە؟ ڕاستیەکەی بڵێم بە دەرەجەیەک حکوومەتی هەرێمە کە پاڵپشتی داراییمان دەکاتن. حکوومەتی عێراق زۆر کەمتر خەمە لەو مەسەلەیە، حتا هەماهنگیشمان بەو شێوەیە نییە. بەڕاستی سەرڕای ئەوەی کە ئێمە مزەکرێکی تەپاهنمان واژوو کردووە بۆ ئەوەی پەیوەندیمان باشتر بێ، بەڵام بەو بەپێی پێویست نییە سەراحەت. ئەو کومەکەی کە لە وڵاتانی دەرەوەش بۆ ئێمە دێتن زیاتر بۆ عێراق دەچێتن. بەڕاستی یعنی ئەگەر ئەمە بەس بۆ نمونەیەک بینەوە لە ساڵی 2013 تا 2022 900 میلیۆن دۆلاریان وەرگرتووە بۆ ئێمە، یعنی حساب کەمێک زۆر بڕێکی کەم بۆ ئێمە هاتووە. ڕاستی ئەو هاوکارێنە کە لەلایەن هاوپەیمانان یان وڵاتانی دەرەوە بۆمان دێتن زیاتر لە خۆی دەگرێتن لە ڕاهێنان، خۆی دەگرێتن لە وەرکشۆپەکان بۆمان ئەنجامەدەن، سمینار و شتوامان بۆ ئەنجامەدەن. ئەوەی کە هاوکاریمان دەکات زیاتر بەڕاستی حکوومەتی هەرێمی کوردستانە کە لەو ماوەیەدا بۆ نمونە لە کۆتایی 2023 3 ملیار و 700 میلیۆن دیناری تەرخان کرد بۆ سلێمانی بۆ پرۆژە بەردەوامەکان و ئێستاش ئەم ساڵش ملیارێکی تەرخان کردووە بۆ دەستگا بۆ کڕینی کەلوپەل و بۆ کارکردن لە کێڵگەمینەکان. زۆر باشە. ئای ئامێری پێشکەوتوو بە هەڵگرتنەوەی مین لە هەرێمی کوردستان هەیە کەسانی شارەزا و پسپۆر بە پێویستن بتوان کە لە زەرەر و زیانەکانی کەمتر بکەنەوەکو پێویست کار لەسەر و بابەتە بکەن؟ خۆی وەکو کەسی شارەزا بەڵێ کەسی شارەزامان هەیە لە دەستگای گشتی کاروباری مین و خەڵکێکی وامان هەیە کە ئێستا لە دەرەوەی وڵاتی ئیش دەکەن، یعنی وەکو ئەکسپات چوونە دەرە ئیش دەکەن، بۆ نمونە لە ئازەربایجان و وڵاتانە ئیش دەکەن. وەکو ئامێر و کەلوپەلەکان بەڕاستی بەداخەوە یعنی ئامێرەکانی ئێمە بەو شێوەیە نین، یعنی سەردەمیانە نینە، هەمووی کۆنن، زۆربەیان کۆنن با بڵێم لە سەردەمی نەتەوەی گرتوەکانەوە کردراون. بەو شێوەیە نییە و ئامێرانەی کە ئەمە پێشکەوتو نین. یعنی ئێستا لە جیهان بۆ نمونە فڕۆکەی بفڕۆکەوان بەکاردێت، درۆنەکان بەکاردێن بۆ ئەم مەبەستە، بەڵام تا ئێستا بەڕاستی ئامریکی وامان بوو نهاتووە
هەر ئەوانن کە کلاسیکین و ڕۆژانە کاری خۆیان پێ ئەنجام بدەن. زۆر باشە. دەستگای مین لە هەرێمی کوردستان چۆن کاری کردو بۆ هۆشیارکردنەوەی هاوڵاتیان بۆی کە ئەو شوێنانی کە بە مین چێنراون یا چۆن دیاری کراوە بۆی هاوڵاتی بزانێت و بەرنەکەوێت؟ دەستگای مین تامان دەستگای مین بە دوو شێوەز کارەکە، هەم سەرپەرشتیارە ئەو هەم جێبەجێ کاریشە. لە ڕووی جێبەجێ کاریوە ئێمە تیممان هەیە، تیمی هوشیارکردنەوەمان هەیە لە پارێزگاکان، لە هەر پارێزگایەک چەند تیمێک دانراون، ئەمانە سەردانی قوتابخانەکان دەکەن، سمینار دەکەن، لەگەڵ هەموو چینۆی تێژەکانی هەرێمی کوردستان قسە دەکەن. لەگەڵ ئەمەشە هەندێک چاودێری سەلامەتیش هەنە کەوانە خۆبەخشانە لە گوندەکان خۆیان تەرخان ینی خۆبەخش کار دەکەن کە جێی دەستخۆشینە ڕاستی. تەکنیکی نوێشمان هەیە زۆر بەکاردێنن لەگەڵ خەڵکی گوند بۆ ئەوەی هوشیار ینی لە مەترسیەکانی مین خۆیان دوور ڕابگرن و خۆیان بگوجێنن لە ئەگەڵ ئەو ژینگەیە کە هەیەە بەداخەوە حتا دەستی پاکسازی دەگات. زۆر باشە. لە 2014ەوە تا 2017 زۆرترین ئەو ناوچانەی کە داعش دەستی بەسەراگرت بوو مین ڕێژ کرابوون، ئایا ئەو ناوچانە بە تەواوی پاکراونەتەوە مەترسی هێشتا ماوە بەسەر هاوڵاتیان؟ ئەم ناوچانە بەڕاستی دەستگا وەکو دەستگا ئەڵێم کاتی خۆی کارێکی زۆر لەوێ کراوە، یعنی ژووری ئۆپەراسیۆنمان پێکینە لە هەر پارێزگایەک لەگەڵ برا پێشمەرگەکان پێکەوە بە هاوشانی یەکتر ئیشمانە کرد. مەساحەیەکی زۆر لەم ڕوبەرانە پاکرانەوە بە تایبەتی لە هێڵی نێوان ئێمە و حکوومەتی فیدراڵدا ئەوانەی کە ئێستا ماون ئێمە لەوێ ئیش ناکەن وەکو تیمەکانی خۆمان، بەڵام ڕێکخراوی MAG ماک هەیە لەوێ ئیش دەکا ئێستا لەگەڵ حکوومەتی فیدراڵ. ئەو شوێنەی کە لەو مەساحەیە پێشمەرگەی لێبن بنکەی پێشمەرگەی لێبن ئێمەش لەوێ تیمەکانمان لەوێ کار دەکەن، ئەوانی تر سەر بە حکوومەتی فیدراڵن. زۆر باشە. بەڕێز نیازی یەرگوشی جێگیری سەرۆکی دەستگای مین لە هەرێمی کوردستان زۆر سپاس کە میوانی کوردستان.